بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 156. لەو لاپەڕێش گەیشتمە پرسیاری 25 بگۆڕە بۆ پلەکانی سەدی وەڵامەکەت لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە نزیک کرابێتەوە بۆ نزیکترین دەیەک. پرسیاری 25 لەو جۆرە پرسیارەی لێرە هەیە، نازانم شیتەڵم کردیان نا، بەڵام هەرکووەکی هەبی ئەمن بە پرسیاری 26 دەست پێ دەکەم. 104 پلەی فارنهایتی دەبی بکەمە پلەی سەدی وەڵامەکەش لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسم تەنیا یەک خانەی هەبی لە لای ڕاستی فاریزە، واتە نزیکترین دەیەک. ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانن چونکە تەنیا یاسایەکەی دەنووسم، یاسای گۆڕینی پێوەری فارنهایتی بۆ سەدی یان بە پێچەوانەوە. یەک یاسای دەنووسم، پێویستیم تەنیا بە یەک یاسایە، ئەوجا گۆڕینەکە چ پلەی سەدی بی بۆ فارنهایتی، چ فارنهایتی بی بۆ پلەی سەدی. ئەمن تەنیا ئەو یاسایی دەنووسم، پێی ناوێ هیچ یاسایەکی دیکە لەبەرکەم. تەنیا لە جیاتی دانانی پیتەکانە، لە جیاتی ف 104 دەنووسم، لە جیاتی س هیچ نانووسم چونکە بە خۆم دەبی پیتی س ببینمەوە چ ژمارەکە. لێرە کە دەبینم 9/5 س واتە جارانە، کەواتە ئەمن لە لای چەپ دەبینم دوو ژمارەم هەیە، دەبی هەردووچیان نەمینێن لە لای چەپ هەتا پیتی س بەتەنیا ببینێتەوە. هاوکێشەکەم شی کار بکەم. پێشی هەموو شتێک هەمیشە جارێ ئەو 32ی لا دەبەم کو، چونکە کۆ 32 لە هەردوو لای هاوکێشەکە کەم 32 دەنووسم هەتا کۆ 32 کەم 32 ببیتە 0 هیچ نەمینێتەوە. ئێستا کۆ 32 کەم 32 بوو بە 0 هیچ نەماوە، پێویست ناکە هیچ بنووسم. بەڵام لە لای ڕاست 104 32 لێ بڕوا 4 2 لێ بڕوا 2 3 لێ بڕوا 7 یەکسانە بە وەکو خۆی یەکسانە بە 9/5 س وەکو خۆی 9/5 س. هیچ گۆڕانکاریم نەکردیە هێشتا. ئەوجا ئێستا تەمەشاکەم زۆر ئاسانە هاوکێشەکەم. تەنیا ئەگەر 9/5 نەمینێ لێرە تەنیا س بمینێ زۆر باش دەبی، چونکە 9/5 جارانی پیتەکەیە. ئەمن هەردوو لای هاوکێشەکە دابەشی 9/5 دەکەم، لێرە و لێرە 9/5 9/5 لەبەر چ هەتا س بەتەنێ بمینێتەوە، کەواتە 9 دابەش 9 1 5 دابەش 5 1 تەنیا پیتەکە مایەوە لە لای چەپ. لە لای ڕاستیش ئێستا دەبی بزانم ئەمن کو دابەش دەکەم. 72ەکەی سەرەوە هەمیشە دەنووسمەوە وەکو خۆی بەبێ دەستکاری. ئەو هێمای دابەشە دەگۆڕم بۆ هێمای جاران، ئەو کەرتەی سەرا و ژێر دەکەم 5/9 نەک 9/5. ئێستا ئەمن ژمارەی تەواوم هەیە جارانی کەرتە کرایە. هەمیشە ئەو ژمارە تەواوە جارانی سەرەی کەرتەکەیە دابەشی ژێرەی کەرتەکەیە، واتە ئەمن ئازادم یەکەم جار بمەوێ 72 دابەشی 9 دەکەم، ئەنجامەکەی دابەشکردن جارانی 5 دەکەم، یان 72 جارانی 5 دەکەم، ئەنجامی لێکدانەکەی دابەشی 9 دەکەم. لێرە چونکە 72 لە خشتەی لێکدان دەتوانم دابەشی 9 کەم بەبێ ماوە، کەواتە دابەشەکەی ئەنجام دەدەم. هەرچەندە هیچ دابەش دیار نییە، بەڵام وەکو ئەوەی وایە 72 دابەش 1 بی، واتە ئەو 72 لە سەرەیە دابەشی 9ە، بەڵام
ڕەنگە زوو نەیبینم. کەواتە 72 دابەشنەوە لە نۆیەکەی هیچ نامینێ، نۆیەکەی لا دەبەم تەنیا یەک دەمینێ، 72کەش 72 دابەشنەوە لە خشتەی لێکدان دەکاتە 8. وەکو ئەوەی وایە ئێستا 8 جاران 5 مابی تەنیا دابەشیەک هیچ نییە، دابەشێک هەر هەمان ژمارەیە 8 جاران 5ش دەکاتە 40 یەکسانە بە پیتی س، کەواتە پیتی س دەکاتە 40 پلە. ئەگەر بمەوێ ئاڵ و گۆڕکەم دەتوانە بنووسم س دەکاتە 40 پلە، هەر یەک شتە، چ س لە لای چەپبی چ لە لای ڕاستبی. چمە لای پرسیارە چی دیکە؟ پرسیاری 27م شیکار نەکردیە، 28 72 لە جیاتی دانان لە جیاتی 72 ئێستا دەمەوێت پیتی س ببینمەوە. یەکەم شت هەردوو لای کەم 32 هەر نەبی 32کە زوو بڕوە لە هەردوو لا 32 لە هەردوو لا 32 دادەنێم کەم 32 بەڵام ناڕوا لێرە لێ دەرکردنە، مەبەست ئامانجی من تەنیا لێرە ببیتە 0 لە لای چەپ، 2 لێ بڕوا لێرە دەبیتە 0، 7 3 لێ بڕوا دەبی بە 4 دەبا بە سەوزی بمنووسی بە یەکسانە بە زۆر ئاسان بوو، تەنیا 9 بەسەر 5 پیتی س مایەوە. ئەگەر تەماشای هاوکێشەکەم بکەم زۆر ئاسان بوو لە چاو پێشان. 9 بەسەر 5ش نەمینێ لەولایە زۆر 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 باش دەبی. کو نامینێ؟ ئەگەر هەردوو لای دابەشی 9 بەسەر 5 بکەم لە لای چەپ نامینێ، مەبەستم لای چەپە، تەنیا پیتەکە بمینێ لەبەر چ دابەش؟ چونکە لێرە لێکدانم هەیە بەخۆم، کە کۆم هەبوو کەمم دانا، کە جارانم هەیە دابەش دەکەم، کە دابەشم هەیە جاران دەکەم، کە کەمم هەیە کۆی دەکەمەوە، ئەوها هەتا ژمارەکان بڕۆن ببن بە یەک. ئێستا 9 بەسەر 5 دابەش 9 بەسەر 5 دەکاتە یەک، واتە ئەو پیتە یەک س وە تەنێ مایەوە، چونکە کەس نانووسی یەک س، تەنیا دەنووسین س. لە لای ڕاست دەبی بزانم کو دابەش دەکەم، ژمارە یەکەم لە سەرێ 40 وەکو خۆی دەنووسرێتەوە، هێمای دابەش دەکرێتە هێمای جاران، کەرتەکەی خوارێ سەرە و ژێر دەکرێ دەبی بە 5 دابەشنەوە. ئێستا لە لای ڕاست ژمارەیەکی تەواوم هەیە جارانی کەرت کرایە، واتە هەمیشە و هەمیشە ئەو ژمارە تەواوە جارانی سەرەی کەرتەکەیە، دابەشی خوارەی ژێرەی کەرتەکەیە. بەڵام ئەمن 40 دابەشی نۆی ناکەم، چونکە دابەش ناکرێ بە بێمانەوە، 40 جارانی 5 دەکەم، ئەو جا ئەنجامی لێکدان دابەشی نۆی دەکەم. 40 جاران 5 یەکسانە بە 200 دابەش نۆ یەکسانە بە پیتی س. ئێستا دەبی ئەمن 200ەکەی دابەشی نۆی کەم لە لایەک بە دوور و درێژی، ئەگەر نەزانم یەکسەر دابەشکەم. 20 دابەشنۆ 2 جاران 9 هەژدە، 20 هەژدەی لێ بڕوە 2 ئەو سفڕەی ئێرە دێتە خوارێ، دیسان دەبی بە 20 دابەشنۆ دیسان 2 جاران 9 دیسان هەژدە، 20 هەژدەی لێ بڕوە دیسان 2 ئەو جارە هیچ سفر نەما بهینمە خوارێ، ناچارم فاریزەک دانێم سفرەک زیاد کەم، 20 دابەشنۆ دیسان 2 جاران 9 دیسان هەژدە. دیسان هەژدە، 20 هەژدەی لێ بڕوە دیسان 2 واتە هەتایە کۆتایی نایە، هەر دەبیتە 2 بەڵام ئەمن ناتوانم بنووسم 2 چونکە داوا کرایە لێم کە تەنیا یەک خانم هەبی لە ڕاستی فاریزە نزیکی کەمەوە ئەو ژمارەیە، ئەو ژمارە کو نزیک دەبیتەوە، چونکە 2 ڕەنووسەکی بچووکە تەنیا لای دەبەم دەیکەم بە 0 واتە تەنیا ئەو دووەی دەنووسم.
دەبی بنووسم پیتی س ئاڵوگۆڕ دەکەم سەکەی دەیمە لای دەستی ڕاست ژمارەی دەبەمە لای دەستی چەپ هیچ کێشە نییە یەکسانە بە نزیکەی ئەوها دەبی بنووسم نزیکەی ئەو جا بنووسم 22 فاریزە 2 پلەی سەدی تەواو. ئێستا ئەگەر بچمە لای پرسیارین 29 92 لە جیاتی دانان لە جیاتی ف 92 هەردوو لای 32 لێکەم دەکەمەوە هەتا 32 لەگەڵ 32 ببیتە سفر تەنیا 9 بەسەر 5 بمینێتەوە لێرەش 92 32 لێ بڕوا دەکاتە 62 ئەو جا ئێستا زۆر ئاسان بوو کەرتەکە ئەگەر بمەوێ بەتەنێ بمینێتەوە چی ئێرە هەردوو لای دابەشی 9 بەسەر 5 دەکەم پاشان لە کاتی دابەشەکە دەبی بە جاران 9 بەسەر 5 دەبیتە 5 بەسەر 9 ئێستا چ دەکەم ئێستا دەتوانم 62 جارانی 5 بکەم 5 جاران 2 10 5 جاران 6 30 یەکیش 31 310 دابەشی 9 ئەگەر بمەوێ دەتوانم بە دوور و درێژی دابەشکەم دەنا ئەمن لێرە دابەشم کردیا 31 دابەش 9 دەکاتە 3 چونکە 3 جاران 9 دەکا 27 ئەو زە 31 27 لێ بڕوا 4 دەمینێتەوە لە تەنشت ئەو سفڕی دەبی بە چل دابەش 9 دەکات 4 چونکە 4 جاران 9 دەکا 36 ئەو جە هەتا هیچ کۆتایی نایە هەر دەبیتە 4 بەڵام ئەمن داوام لێکرایە تەنیا یەک چاری بنووسم لەبەرەوەی دەنووسم یەکسانە بە نزیکەی 34 پلەی سەدی. ئێستا دێمە لای شی کار بکە پرسیاری ژمارە سی کارزان 3 کاژێر و نیو یان 3 ژمارەی تەواو 1 بەسەر 2 کاژێر بە خێرایی 40 کیلۆمەتر ئەوە زۆر هەڵەیە خوێندکاری ژیر هیچ کات نابی خێرایی تەنیا بە کیلۆمەتر بی دەبی هەمیشە خێرایی بە 2 پێوەربی کیلۆمەتر و مەزنیە کیلۆمەتر بێگومان بەڵام پێوەری دووری دابەش پێوەری کات واتە 32 کیلۆمەتر لە کاژێرەک یان لە خولەکێک یان لە چرکەیەک یان لە ڕۆژێک یان لە هەفتەیەک یان لە ساڵێک گرنگ ئەوەیە کاتبی گرنگ ئەوەی لێرە دەبی بنووسێ کیلۆمەتر لە کاژێرێک نەتوانم بنووسم کیلۆمەتر و هیچیش نەنووسم لە تەنیشتی لە کاژێرێک لە یەک کاژێر ئەوە تەواو بوون زانیمان هەڵەکە چییە پاسیش هەڵەیە نابی بنووسین پاس چونکە پاس واتە پاسپۆرت لێرە دەبی بنووسین مینیبوس یان باس باشترە پ نابیتن ئەم دووریەی بریویەتی ئەوەش هەڵەیە دەبی بنووسێ بڕیویەتی ئەوانە زۆر گرنگن بۆ تێگەیشتنی پرسیار ئێستا زانیمان کارزان باس لێ دەخوڕی 40 کیلۆمەتر لە کاژێرێک و 3 کاژێر و نیو ئەو مینیبوسەی لێ خوڕی ئایا بە دووریەکەی چەند بووەواتە لە چەند کیلۆمەتری لێ خوڕیە زۆر ئاسانە تەنیا ئەو یاسایی بەکاردێنی لە جیاتی دانان پاشان شیکاری هاوکێشە هیچی دینە دووری دەکاتە خێرایی جاران کات چل خێراییەکەیە کاتەکەش 3 کاژێر و نیوە دەتوانم ئەوها بنووسم 3 کاژێر و نیو ئەگەر نەزانم بەو شێوەیە جاران بکەم ئەو جە پاشان کە چلی جارانی 3 و نیوی دەکەم دەبیتە 140 کیلۆمەتر
140 کیلۆمەتر دووریەکە. چونکە ئەگەر نەزانم چلی دابەشی جارانی 3.2 بکەم دەتوانم ئەو 3.5 بکەمە 2 جاران 3 6 یەکیش 7 بەسەر 2 ئەو جا چلەکەی جارانی 7 بەسەر 2 بکەم. لێرە زانیمان کە ئەو چلە هەمیشە دابەشی ژێرەیە و جارانی سەرەیە، واتە چل دابەش 2 دەکاتە 20 جاران 7 دەکاتە 140. بە دووسێ شێوە دەتوانم لێکدانەکەی خۆم ئەنجام بدەم. دووریەکە دەکاتە 140 کیلۆمەتر. دێمە لای پرسیاری 31. شەمەندەفەڕێک دووری 350 کیلۆمەتری بە 4 کاژێر بڕی، ئایا خێراییەکەی چەندە؟ هەمان یاسا تەنیا لە زیاتی دانان، هیچی دیکە نە، هیچ بیرکردنەوەی ناوێ. دووری دەکاتە خێرایی جاران کات لە جیاتی دووری 350 کیلۆمەتر لە جیاتی خێرایی هیچ ناچونکە ئەمن دەمەوێ خێراییەکەی بەخۆم ببینمەوە، کاتەکەش 4 کاژێرم هەیە. ئێستا دەمەوێ ئەو چارە لێرە نەمینێ لە لای چەپ، هەردوو لای دابەشی چاری دەکەم. لێرە 4 دابەش 4 دەبی بە 1، دەمەوێ پیتەکە بە تەنیا بمینێتەوە لە لای چەپ، کەواتە خێرایی بە تەنیا ماوە. لێرە 350 دابەشی چواری دەکەم کە دەکاتە 35 دابەش 4 8، ئەو جا 8 جاران 4 32، 35 32 لێ بڕوە 35 32 3 دەمینێتەوە، 30 دابەش 4 دەکاتە 7، چونکە 7 جاران 4 دەکات 28، هیچ نەماوە فاریزەکی دادەنێم، 28 و 30 2 دەمینێتەوە، 20 دابەش 4 دەکات 5، کەواتە خێراییەکە 87.5 کیلۆمەتر لە کاژێرێک، لە 1 کاژێر. شەمەندەفەڕەکە. ئەوە تەواو بووین لەو پرسیارەش. ئێستا دێمە لای پرسیاری باڵۆنێک 32. 1400 مەتر بەرز دەبیتەوە، بە کاتەکەش چەندە 14 خولەکە، خێراییەکەی چەندە؟ ئەوەش هەر هەمان شتە، هیچ بیرکردنەوەی ناوێ. یاسایەکەی دەنووسمەوە لە جیاتی دانانە، لە جیاتی د کە دووریە 1400 مەتر، لە جیاتی کاتەکە 4 کاژێر، خێراییەکەش دەبینمەوە. یان لێرە ئەویش 4 کاژێر بوو، یان لێرە 4 کاژێر نییە، بزانم کامەیە. لێرە 4 کاژێرە، لێرە 14 خولەکە، کاژێر نییە، ببوور. لێرانە 14 خولەکە، 14 خولەکە. ئێستا دەمەوێت ئەو 14 لێرە نەمینێ، واتە هەردوو لای دابەشی 14 دەکەم، چونکە بە خۆم جارانم هەیە دەبی دابەشکەم، هەردوو لای هاوکێشەکەم. 14 دابەش 14 دەکا 1، واتە تەنیا دەمینێتەوە خێرایی یەکسانە بە 14 دابەش 14 1، دوو سفرەکان دێنە خوارێ، خێراییەکە 100 مەترە لە خولەکێک. خولەک مەتر لە خولەکێک. کوزانیم مەتر، چونکە دووریەکەم بە مەتر بوو، مەتر خێراییەکەشم بە مەتر دەبی، چونکە کاتەکەم بە خولەک بوو، خێراییەکەشم بە مەتر لە خولەک دەبی. ئەوها پرسیاری 33. سەرمەد ئۆتۆمۆبیلەکەی بە خێرایی 50 کیلۆمەتر لە چنووسرایە هەڵا لە کاژێرێک لێخڕی، چەند کاژێر دەخایەنێ هەتا سەرمەد 275 کیلۆمەتر ببڕێ؟ لێرە کاتەکەم نییە، بەڵام زۆر ئاسانە بیبینمەوە. هەمان یاسای دەنووسمەوە لە جیاتی دانان 275 لە جیاتی دووری خێرایی 50
وە کاتەکەشم نییە. لێرە دەبی دابەشی پەنجای کەم هەردوو لە هەتا کاتەکە بەتەنێ بمینێتەوە. لێرە ئەوجە 275 دابەشی پەنجای بکەم ئەگەر نەزانم لێرە دابشکەم 275 دابش 50 دەکات چەند 275 دابش 50 نابی 275 دابش 50 ڕەنگە بکاتە 5 جاران 0 هەر 0 5 جاران 5 25 ئەوجا 5 0 لێ بڕوا 5 2 دەمێنێتەوە 25 دەمێنێتەوە دەبی فاریزەی دانێم سفرەکی زیادکەم 250 دەکا 5 بێگومان چونکە تازە کردیە 5 لێرە کەواتە 250 ئەوجا هیچ نامێنێتەوە دەکا 5 و 5 کاژێر و نیو کاژێر یان کاتژمێر وەکو لە کتێبەکەی نووسرایە بەڵام کاتژمێر هەڵێ کاژێر ڕاستە. ئێستا دووەهەمین پرسیار بوو هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە کە زۆر لاپەڕەیەکی ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە چونکە تەنیا لە جیاتی دانانە بەڵام هەڵەکردن ڕەنگە لە لێکدان و دابەش بکرێ کە ئەوەش زانیاری کەونە ئەگەر یەکێک پێویستی پێیانبی پێویستە بگەڕێتەوە وانەکانی پێش ئەو وانەیەوە هەتا بەبیری بێتەوە دابەشکردنی کەرت و لێکدانی کەرت و کەمکردن و کۆکردن و ئەو شتانە کووە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.